لە هەولێر بووە بیرهێنانەوەی ئەو ڕۆژەی کە چەکدارانی داعش هێرشیان کردە سەر شنگال و داگیریان کرد ژمارەیەک لە چاڵەکانی سیڤیل و چین و توێژی جیاجیا یادی 4 ساڵەی کۆمەڵکوژی شنگالیان کردەوە. ژمارە 74 بەمۆم نۆسرا وەکو هێمایەک بۆ 74مین فەرمانی قڕکردنی ئێزیدیەکان. داعش پەلەمارێکی وەحشیانەی بردە سەر برا و خوشکە ئێزیدیەکانمان لە شنگال 6470 کەسیان شەهید کرد، ڕفاند و تا ئێستا ژمارەیەکی زۆر لەوانە 48.3% تا ئێستاوانە لە ژێردەستی داعشا ماونەتەوە بەشێکیان ئازاد بوونە. هەر کەسێک ئینکاری کۆمەڵکوژی برا و خوشکە ئێزیدیەکانمان بکات، هەر پارتێکی سیاسی هەر کەسێک ئینکاری ئەو بکات پێویستە سزا بدرێت. ئەگەر پارتی سیاسی بوو پێویستە قەدەغە بکرێت و یاسای حیزبەتی لێ بسێنێت، ئیجازەی حیزبەتی لێ بسێنرێتەوە. ئامادەبووان داوایان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکرد کە پێویستە بە فەرمی کەیسی کۆمەڵکوژی ئێزیدیەکان بە جینۆساید بناسێندرێت، چونکە بە سەدان کوردی ئێزیدی کوژران و کچ و ژن و پیاوەکانیان ڕفێنران کە تاوەکو ئێستا بەشێک لە ڕفێنراوەکان ئازاد نەکراون و چارەنووسیان نادیارە. طبعا بەداخەوە ئەوانەی کە کراون لە ئاستمۆحی ئێمە نەبوون، هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی عێراقیش کەمتەر خەم بووە لە دۆسیەی بەڕاستی یەزیدیەکان، بەڵام چالاکوانان چەند هەوڵێکە بۆ بە دیکۆمنتکردنی ئەو تاوانەی کە دژ بە یەزیدیەکان کراوە و من پێم وایە قۆناغی بە دیکۆمنتکردن تەواو بووە و ئەوەش کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی کردویانە. دەبێ حکوومەت باشتر سەپۆرتی ڕێکخراوەکان بکات، دەبێ حکوومەت باشتر سەپۆرتی ئازادی خوازان بکات بۆ ئەوەی وەلۆبیشی بۆ بکە بۆ ئەوەی بە جینۆساید بناسێنرێ، بەداخەوە کە تا ئێستا بە جینۆساید نەناساندراوە لەلایەن یەکێتی ئەوروپاوە. چەندین مەراسیم لە ساڵڕۆژی کارەساتی شنگالدا لە شار و شوێنە جیاجیەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش بەڕێوە دەچن. لە 4ەم ساڵڕۆژی تاوانی شنگالدا 74 مۆم وەکو ڕێزگرتن لە ڕۆحی مرۆڤ داگیرسێنران. ئەوانەی کە بەشداریان لەم چاڵکیەدا کردووە داوا دەکەن کە ئەو ئێزدیانەی هێشتا لە دەست داعشدا ماون هەرچی زووە هەوڵەکان بخرێنەگەر بۆ ڕزگارکردنیان. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.